ئێمە وەکو نووسینگەی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ سەر بە دیوانی وەزارەتی ناوە خۆینا نووسینگەی ڕاپەڕین ئێمە وەکو نووسینگە لە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین داینا هەر کێشەیەکی تایبەت بە بازرگانیکردن هەبێ ئێمە ئامادەینە بە پێی یاسا ڕادستی دادگایان بکەین و ئیشکارەکانیان بۆ جێبەجێ بکەین. بازرگانیکردن بە مرۆڤ جەستەی مرۆڤە بە جەستەی مرۆڤە بازرگانیکردن بە سوالکردن ئەو منداڵانی کە سواڵیان پێ دەکەنەوە بازرگانیە ئەو کەسانەی کاری لەشفرۆشی دەکەن بازرگانیان پێوە دەکەن بازرگانی بە لەشفرۆشیوە دەکەن ئەوە بازرگانیە زۆر شتی کەشەیە هەر شتێک بکەوێتە قالبی بازرگانی ئێمە تحقیق تێدا دەکەین ئێمە بە دوواداچوون دەکەین و لێژنەیەکی لاوە چشمان هەیە لە ئیدارەی ڕاپەڕین بە دوواداچوون بۆ کێشانە دەکەین هەر کێشەیەکی تایبەت بە بازرگانی هەبێ ئێمە ئامادەینەوە لە خزمەتی خەڵکی دەڤەرەکە داینە.